مەلام سەفا سەردەمانێکە لەو قۆناغەیە قانعی شیا بوو. جارێ ڕێز و حرمەت بۆ هەموو لە یەکتان بەخێر بن خۆشەویستان. مەلام سەفاچێ بە میوانی بۆ لای قانعی شاعیر. قانعیش لە ماڵێکی فەقیرانەیە و بەتانێکی بۆ ڕاخات یا بەڕێیەک. مەلام سەفا کە هەڵە سێ بڕوا دوای ئەوەی کە تۆزێ لە ئاواییەکە دوورەکەوێتەوە، قانع سەیرەکە مەلام سەفا 5 دیناری سوتە ژێر بەتانیەکەیەوە. قانعیش دینارێکشێ بێزەرامێ بەکرێ گرێڵێ بڕەوە 5 دینارە بەرەوە بۆ مەلام سەفا. نامێکیشی بۆ نووسێ ئەڵێ تۆ هاتی، بەڵام زەری دینارێکیشی لە من هەرۆم هەبوو. لە دواییە مەلام سەفا چونکە خۆی هەموو مێژووی خیانەت بوو، چونکە خۆی جاسوسی نێودەوڵەتی بوو، هەڵە سێ لەم لاولا ئیدعاکە کە مەلام سەفا کە قانعی شاعیر جاسوسە. ڕۆژێ هەژاری موکوریانی کە مەسینە هەڵگری بنەماڵی بازانی و مەلام سەفا بووە، ئەچێ بۆ لای مەلام سەفا و پێی ئەڵێ باشە ئەزبەنی تۆ باسی ئەوەیەکەی کە قانع جاسوسە، باشە پارەی ئەم جاسوسی بۆ کێوێ، خۆ ئەگەر بیسووتێنی خۆش و ماڵەکەشی بۆ سۆیان لێوە نایە. جا ئەم بنەماڵەیە عەزیزان و خۆشەویستان بەداخەوە ڕێک ئەڵێ ئەم مێژووە سەخیفە ئەمانەی تاین کردووە تەنها بەڵابن بەسەر ئەم میلەتەی ئێمەوە. یعنی منطقی تیا نییە 100 دانە ساڵە ئەم بنەماڵە خائینە تەنها و تەنها خەریکی کورتفرۆشین، خەریکی خەنجەردارن لە پشتی هەر چوار پارچەی کوردستان بەڕاست. یعنی زۆر سێرە زۆر من تێناگەم بەڕاستی ئەو بەشەرە ئەحمەقانە چین کە لە پێناوی معیدەیانە دوای ئەم بنەماڵە مافیا و چەتەیە ئەکەون. ڕۆژێ ئەڕوا لەشکری عێراق هێنێ، ڕۆژێ ئەڕوا جەندرمەی تورکە هێنێ، ڕۆژێ پازداری ئێرانی هێنێ، ڕۆژێ ئەڕوا نازام سیوێکی ئابەکە، ڕۆژێ ئەڕوا داعشە هێنێ بۆ سەر ناوچەی شنگاڵ و بۆ سەر کۆبانێ و بۆ سەر کوردانی ڕۆژ ئاوا. ئەی هاوار ئەمە چ بەڵایە کە تووشی کورد بۆ ئەم بنەماڵەیە. ئەی هاوار ئەمە چ ئایدزیەکە، چ میکرۆبێکە، چۆن بووە بە بەڵا، چۆن بووە بە ئایدزێکی چەپەڵ و پیس لە جەستەی تاشی کووردە. سەیرە هێستاشی لەگەڵا بێ لە دوای ئەم هەموو خیانەتە، لە دوای ئەم هەموو کورتفرۆشتنیە کەچی کۆمەڵی ئینسانی جاش ڕەنگی خائینی دوول لە ڕوو ئێوە سەخیف و خۆفرۆش و بێویژدان هەیە بە دوای ئەم بنەماڵە چەتە و دزە کەوتووە، بە دوای مەسعود بازانێکی خائین کەوتووە، بە دوای خوێڕیەکی وەکو مەسعود بازانی کەوتووە کە هەموو تەمەنی خۆی و باوک و باپیریشی تەنها و تەنها خەریکی خیانەت و خەریکی کورتفرۆشی و خەریکی گەلفرۆشی بووە. زۆر سێرە بەڕاستی ئینسان نازانێ چۆن دەست و پەنجە لەگەڵ ئەم هەموو خیانەتێ ئەم بنەماڵە نەرم کات. سەیرە ئەوانەیشی کە بە درێژایی مێژوو لەگەڵ ئەمانە ڕێکەون لە یەکێتیەوە لە گۆڕانەوە لە هەموو ئەحسابێکەوە کە یەک ڕۆژ ئیتیفاقی لەگەڵ ئەم بنەماڵە هەیە بە سوێن بەخوا لەو بنەماڵەی بێشەرەفترن، لەو بنەماڵەی خائینترن، لەو بنەماڵەیە گەلفرۆشن و شمافرۆشترن. کاکە خۆ لە خۆ نییە، خۆ لە خۆ نییە ئەم مێژووی ئێمە خوێنی لەبەر ئەڕوا، هەر لە خۆ نییە کە تەواوی نەتەوەکانی ئەم دنیاە دەستیان بە مافەکانی خۆیان گەشتووە کەچی ئەم نەتەوەی ئێمە ئەم گەلەی ئێمە هەر لە دوای لە دواوەیە هەر فەتەڕناژەکە هەر خەریکە خۆیە خواتەوە، هەر وەکو ئاردی ناو گەنم وایە یا ناو دار و پەردوو وایە پەرژ و بڵاو بە حیاتی ناتوانێت دەستی بە یەکشت بگە. لەبەرەوە ڕێک ئەڵەی داگیرکەرانی کوردستان ئەم بنەماڵەیان دروست کردووە بە خێوی ئەکەن، پشتیوانی ئەکەن بۆی بمێنێتەوە تەنها بۆ ئەوەی کە کورد نەگا بە مافەکانی خۆی. بەڕاست ئێسش تازە هەستاوە ڕۆشتووە، لەشکری جەندەرمەی تووشی هێناوە، سەرسەریەکی وەکو مەسعود بازانی هەستاوە ڕۆشتووە بۆ ئەستەمبوڵ بۆ لای ئەردۆغان، لەملاوە بۆ مەسەلەی غازفرۆشی، لەملاوە بۆ مەسەلەی تاڵانی و بڕۆ، لەولاوە بۆ ئەوەی کە هێزەکانیان بهێنن سەر لە نوێ پەلاماری پارتی کرێکاران و قەندیل بدەنەوە بۆ کوشتنی کورد. ئەمە مێژووی بنەماڵەی بازانیە. باشە سەردەمانێکیش پێش لەشکری ئێرانەکەوت، پێش لە سەردەمی شا لە سەردەمی ئێستاە لە سەردەمی ساڵی 79 سەردەمی قیادەی مۆقەتەیە ئەمانە بەس خەریکی ئەوە بوون کە لەکوێ پارچێکی کوردستان ئارامی تیابێت تێشی بدەن وە بڕۆن بیفرۆش. بەڕاستی سەیرە بەڕاستی ئینسان نازانێت چۆن لەگەڵ ئەمانەیە قسە بکە وە چی بکات وە چی بڵێ. ئەوەیشی کە خۆی ناوناوە ئۆپۆزیسیۆن و وایە دژی ئەم دەسەڵاتەیە لەوان خراپترن، هەمان ئەقڵیەت، هەمان بیر و بۆچوون،
هەردوو کەس و سەریان کردووە بە یەکە هەمووی دژایەتی یەکترەکە هەمووی ئەگەر من خەڵک گوێم لێ بگرێت جوێنم پێدا ئەگەر من خەڵک بابەتەکانم بخوێنێتەوە جوێنم پێدا تەنانەت لایک و کۆمنتیش ناکەن بۆ بابەتەکانی یەکتر ئاوا هیچ لەسەر ئەم مۆزوعە ناکەن بۆیە بڕوام وایە کە هیچ گەلێک لەسەر ئەم گۆی زەویە بەقەی گەلی کورد نەخۆش نییە میلەتێکی نەخۆش بە دەسەڵاتیەوە بە پارتیەوە بە یەکێتیەوە بە ئیسلامیەوە بە کافریەوە بە ئۆپۆزیسیۆنیەوە بە خەڵکانی سەر بەخۆیەوە بە چالاکەوانیەوە بە نووسەر و شاعیرەوە وەڵڵاوە بیللاهی ئەم میلەتەی ئێمە بیماترین و نەخۆشترینی میلەتە لەسەر ئەم گۆی زەویە هەر لەبەر ئەوەی شەکە بە هیچ جۆرێ دەستی بە مافەکانی خۆی ناگا ماڵتان ئاوا بێ ئەمەندە بێویژدانە ئەمەندە بێویژدانە بەیانی هەڵەسێ شت ئەنووسێ خۆشی قەنەعەتی پێی نییە تەنها لەبەر پارە باشە تەنها لەبەرەوەی کە وەکو سەگ لە شوێنەکە دابنیشێ بژی هەمووی دوای پارتی کەوتووە دوای یەکێتی کەوتووە درۆیان بۆ ئەکا پاساویان بۆ ئەهێنێتەوە هەرچی بێ ئابڕووی هەیە قبوڵیەکە تەنها و تەنها لەبەرەوەی کە نانێکی سەگانەی بەرکەوێ لە کونەکە بۆ خۆی بخوات و تەواو ئەمەیە حاڵی ئەم خەڵکانی ئێمە بەڕاستی وەڵڵی خۆشەویستان لە 100 ساڵی ڕابردووە لە کوردستانی باشوورە ئەوەی پێی ئەڵێن شۆڕژ نەکراوە کۆمەڵی ئینسانی خائین و خۆفرۆش و دز و درۆزن کوڕی خەڵکیان هەڵخەڵەتانوە ڕۆیشتون بە کوشتیان داون و خۆشەنەک و بەزێکی بان بۆی دەرچوون لە دواییە نەتیجەکەی بوو بەچی مەلام سەفا مەسعود زائید مەسرور جلال طالبانی سعید خائینێکی وەکو پاڤێڵ و قوبات بلای ئەحاڕەشی کورتاندرو دز و جەردێکی و شاناس نۆشوام سەفا نازانم چیا و نما و چرایەکی خائین و دز و درۆزن و لە ڤێلایە نیشت و ملیێنێر و ژیانی شاهانە ئەمە نەتیجەی ئەو شۆژە چەتەگەریە بوو کە ئێستا ئەومان ئەیبینیم لێرەوە بە هەموو خەڵک ئەڵێن بەڕاستی پێویستە کە بە هەموو توانایانەوە بەگشت ئەم لەشکرکێشی تورکیا بچنەوە و سەفی خۆیان جیا بکەنەوە و دژی من پێتان ئەڵێم بنەماڵەی بارزانانی لە تورک خائینترە لە تورک زیاتر دوژمنی کوردە بەڕاستی باشە ئەتوانم بڵێم قۆنەرەی جەندرمەیەکی خێڕی کە ئێستا هاتووە شەڕەکە لە ناوچەی بادینانە لە بنەماڵەی بازارانی و مەسعود و مەلام سەفا و مەغرب شەریفترە چونکە ئەو جەندرمەیە دوژمنی خەڵکی کوردستانە داژیکەری کوردستانە هەمومان ئەزانین کە ئەمە دوژمنی سەرسەختی کوردە بەڵام بنەماڵەی بازانی مەسعود بازانی مەسعود و فڵان و فیسارەکان و نێچیر ئەمانە بە ناوی کورد و کوردایەتی و کوردستانەوە 100 دانە ساڵە خەریکی کورد کوشتن و تاڵانی و خیانەت و گەلفرۆشین باشە هەرچەندە شەو لایفم هەبوو بەڵام خۆم نەگرت بۆیە ئەمڕۆژ کە بەڕێگاوم ئەو کۆمەڵە قسە و باسم کرد بۆی کە ئەبینم کە چۆن کەمتیاری تورک لە هاتووە بۆ کوردستانی باشوور و خەریکی شەڕکردنە لەگەڵ گریلاکانی پەکەکەیە بەڵام ئەبێ تورکیا و پارتی و بنەماڵەی خائینی بازانی باشە و ڕاستیە بزانن گەلی کورد بۆ ئەوان لە ناو ناچێ پەکەکە و گریلاکانی پەکە بۆ ئەوان لە ناو ناچێ 40 دانە ساڵ زیاترە لەشکری تورک بە خائینێکی وەکو مەسعود بازانی بنەماڵەکەیەوە بە خائینێکی وەکو جەلال طالبانی یەکێتیەوە کە لە ساڵی 92 شان بەشانی بنەماڵەی بازانی شەڕی قەندیلیان کرد بە یارمەتی عێراق بە یارمەتی ئیسرائیل بە یارمەتی ئەمریکا بە یارمەتی یۆنان بە یارمەتی ناتۆ بە هەموو دنیاوە ئەیانەوێ قەندیل نەهێڵن بەڵام سەری هەر هەمویان لە گاشە بەردەکانی قەندیلی داوە و هەمویان لە دوجارە کلکیاتە ناوگەڵی و شکستیان خواردووە و دۆڕاندویانە دڵنیام بە هیمەتی گەلەکەمان کە پڕە لە ئینسانی شرافەتمەند بە هیمەتی ئەو کچ و کوڕە گریلایەنە ئەم جارەیش سەری شۆڕ بە بنەماڵەی بازانی و بە مەسعودی خائین و مەسعود شۆڕترەکەن و ئەم جارەیش لوتی ئەتاتورک و لوتی ئەردۆغان و لوتی هەموو سیاسیە فاشست و خۆفرۆشەکان هەموو ئەو سیاسیە قەزەمانەی تورک کە 100 ساڵە ئەیانەوێ کورد ئاسەواری نەبێنێ لوتیان لە بەردەکانی قەندیل ئەدا و تێک ئەشکێن و بەڕسوایی ئەیان بینین و ئومێدەوارن کە پانتۆڵەکانیان بکەوێتە خواری خوارەوە و هەموو دنیا ببینێ کە تورک و خیانەتی بنەماڵەی بازانی چۆن تێگەشکێن و چۆن ڕسواکرێن کاتێکی خۆش بۆ ئێوە خۆشەویستان حرمەتێکی زۆرم بۆتان هەیە لێرە لە ئەوروپایە هەر ناڕەزایەتیەک بکرێ کە دڵنیام ئەکرێ چ لە هۆڵندا بێت چ لە بەلجیکا بێت چ لە لوکسەمبورگ بێ یا لە ئەڵمان بێ یا لە فەڕەنسا من یەکەم کەسم کە بەشداری تێدا ئەکەم بۆ هەموو چالاکیەکان دژی تورک و دژی بنەماڵەی مافیای مەسعود بازانی و کوڕی مەلام سەفا و دژی هەتیوێکی سەرسەری وەکو
مەسعود بازانی کە هەتا ئێرەی سوورە بە خوێنی خەڵکی کوردستان کە چۆن دانیشتبوو بەرامبەر بە سەرۆکی میت لەگەڵ ئەردۆغانە وەکو کۆیلەیەک وەکو کارمەندێکی میت خەریکی دەستماشکردنەوە کەرایەتیە ڕسوایی بۆ بنەماڵی بازانی ئەو قسەی هیتلەر ڕاستە ئەڵێ ئەگەر دەمانچەکەت 15 فیشێکی تیا بوو 14 فیشێکی بنێ بەسەری خائینی ناوخۆ 1 فیشێکی بۆ داژی کەرانی کوردستان بێ بەڕاستی بۆیە هەموو گەلی کورد بەکەکە فلان ئەبێ لە پێشە دژی بنەماڵی بازانی بن کە ڕەجی خیانەتە لە مێژووی ئێمە ڕەجی گولیە اینجا شەڕی داژکرانی کوردستان کە خواتان لەگەڵ عزیزان و خۆشەویستان هیوادارم کە گەلی کورد سەرکەوێ بنەماڵی بازانی و تورکیش ڕسوا بن و بەڕسوایی بیان بینین خواتان لەگەڵ عزیزان